بەڕێزان بەردەوامی لەگەڵتان باس لە کاریگەری نیشتەجێبوونی دانیشتوانی عەرەب دەکەین یاخۆ وڵاتیانی عەرەب دەکەین دەبنە بەشێک لە دانیشتوانی هەرێمی کوردستان و کاریگەری ئەمە لەسەر گۆڕینی دیموگرافی چی بکەین بۆی کە گۆڕینی دیموگرافی ڕوو نەدات بە پێی دەستوور عێراقی ڕاستەمە وڵاتێک مافیەوەیە کە لە شوێنێکی عێراق بێوێ نیشتەجێ بێت بەڵام هەر بە پێی ئەم دەستورە کە هەموو لایەکمان دەنگمان پێداوە دەڵێ گەر کۆبوونەوەی خەڵک لە ناوچەیەکی دیاریکراودا ببێتەوە هۆی گۆڕینی دیموگرافیە و شوێنە ئەوە ڕێگە پێنەدراوە. ئێمە چی بکەین لە هەرێمی کوردستاندا کە خەمی خاکەکەی خۆمان بێ کە لە ئایندەدا گۆڕینی دیموگرافی ڕوو نەدات. گفتوگوێم پرس و باس بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز هونەرمەندی دیاری کورد کاک خالید ڕەشید سپاسەوە لە ستۆکۆڵمەوە لەگەڵمانە. کاک خالید سڵاو لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. کاک خالید تۆ هونەرمەندی بەڵام لەگەڵ ئەوەدا لە زۆر پرسی نیشتیمانیدا وەکو ئینسانێک هەڵوێستە دەبووە قسەی خۆ دەبووە بۆ چوونی خۆ دەبووە. ئەم پرسەش پرسی گۆڕینی دیموگرافی و مەترسیەکان لەسەر کورد لە هەرێمی کوردستاندا زۆر جار قسە باس لەبارەوە کردووە. حەزەکەم ڕۆیای تۆ بزانم لەسەر ئەم پرسە ئایا نیشتەجێبوونی نەتەوەیەکی دیکە لەسەر خاکەکەمان نیشتەجێبوونی ئەوەی کە وڵاتیانی عەرەب ێستا لە هەرێمی کوردستان نیشتەجێ دەبن هیچ مەترسیەک دروست دەکا؟ پێشەکی زۆر سپاس بۆ پەیوەندیکرد کاکە ڕانکۆ. سپاس دەکەم. زانم دەنگم باشیانە. برای بەڕێزم ئێمە تەجروبەیەکی هەزار ساڵیمان لەگەڵ ئەم نەتەوەیەی دراوسێمانە هەیە. بەڵێ. تۆ ئەگەرت نانی حەڵاڵ پێیاکەی نانی حەڵاڵ بە فرۆشتنی خاک پەیدا ناکرێت. هیچ یاسایەکی گردوونی ڕێگە نادات بە عەفوو لەسەر ئەو کەسانەی کە ئەو وڵاتە تاڵان فرۆشەکەن. لە ساڵی 2014 یەکەم کەس کە بابەتم نووسی لەسەر ئەوەی کە هەولێریان کرد بە پایتەختی گەشت و گوزاری بە ناوی ئەوەوە خەڵکێکی ئێجگار زۆریان هێنا بۆ ئەو ناوچان. من ئەو کاتە بابەتێکم لەسەرەوە نووسی بەڵام جویان پێ نەدا. پرسیارەکەی من ئەوەیە نازانم ئەم خەڵکە دەرمانیان پێدراوە دەرمان خوارد کراون شتێکی زۆر سەیر و عەجایبە مەسەلەن تۆ وڵاتی خۆت لەلایەن ئەو وڵاتەی کە لە بەسڕەوە هەتا ئەگاتە کەرکووک ئەوانە گرتویانە کە کاتی خۆی هەمووی کوردنشین بوونەمان تۆ بە چه حەقێک کاسپی دەکەیت بەسەر ئەو خاکەی بە ملیۆنان شەهیدی لەسەر دراوە بە چه حەقێک؟ هەزار ساڵ لە دوای ئیمپراتۆریەتی ئەیوبیەوە کورد خەریکی خەباتە بۆ ئەوەی ئەو بستە زەویەی کە هەیەی لە دەستی نای. تۆیەک هەروەکو ئەو بەڕێزە کاگنیاز نووسیوێتی لە ڕۆژنامەی ئاوێنە دەڵێ ئەمە 10 ساڵ لەمەوبەر ژووری بازرگانی ئەم پرۆژەیان تەڕح کردووە لە سلێمانی ویانە بە پارێزگاری سلێمانی ئەویش بۆی ئیمزا کردوون کە بەڵێ کاسپی بکەنەوە. ئێستا کاتی ئەوەیە ئەو یاساناسانەی وەکو دکتۆر شێخ لەتیف دکتۆر زانا زۆر خەڵکی یاساناسی بەتوانامان هەیە دەبێ ئەمانە بێن ئەو یاسایە بگۆن و ئەو کەسانە بتوانن لێ بن بەڵام حەقی ئەویان نەبێت کە تاپۆی بکەن. باشە تاپۆکردن نایهەیە کاکە تۆ کە تاپۆی دەکەی معنای وایە تۆ چۆن ئیسرائیل ئەو هەموو خاکەی کڕیەوە تێگەی ئەوە لە ساڵی 1947ەوە ئەوانە خەریکی شەڕ و خۆتەقانەوەن بۆی بستێ زەوی وەرگرنەوە. ئەوە نمونەی ئەوێت نمونەی لای خۆمان ئەوە کەرکووک ئەوە پانەقی ئەوە مەندەلی ئەوە مەخمود ئەوە شەنگال ئێوە بە چه عەقڵێک ئەم کارەکە یعنی ئێوە دەرمانتان دراوە تێک چوون شێت بوون خەڵک چۆن خاکی باشە. کاک خالید مەترسیەکە ئەوەندە جددیە ڕەنگە ئێستا وڵاتیەکیش بڵێ ینی بازرگانێکیش بڵێ دەست و ڕێگەی داوە بۆی کە
هەر هاوڵاتێکی عراقی لەر شوێنێک بیەوێ نیشتەجێ بێوەم دەستورە هەمومان دەنگمان پێداوە و ئایا ئەکرێ بۆ نمونە وڵاتانی ئەوروپا خۆت بەڕێزی دەسە لە وڵاتێک نیشتەجێی یعنی ڕێگە لەواگرن کە وڵاتیان بێن لەسەر خاکەکەیوان نیشتەجێ بن ئێماکرێ ڕێگە لەوە بگرین کە بڵین نابێ بێن لێرە نیشتەجێ بن ڕێگاگرن لێرە تۆ خانووەکڕیت بەس دیوارەکانی تۆ ئەرزەکەی تۆ نییە و ئەو کاتێک کە خانووژەکڕی هەموو مانجێک هینێک لێ سەنن کە لە هی کرێ زیاترێ شتیوان نییە لە دنیا تۆ هەر ناتوانانی تاکڕی لێ تۆ بەس دیوارەکانی توێ ێگەی کاکە جان ئێستا هەموو ئەوروپا خەریکی ئەوەن بە چ جۆرێک خەڵکی عەرەب لەم وڵاتانە دوورخەنەوە بە زۆر بەخۆشی بە قسەی خۆش شەو و ڕۆژ کەناڵەکان بکەرەوە باسی ئەوەیە ناردنەوەی هەموو ئەوانەی کە ئیقامی دائیمیان هەیە دوای ئەوە بێتە سەر ئەویانی کە جنسیان هەیە دنیا بەرەو مەسایلی ئەوە دەڕوات مەسەن کاتی خۆی لە ئەوروپا پێیان دەگوت پلورالیزم هەموو جۆرەکانی بەشەر هاتن لێرە بوو ئێستا دەیانەوێت دەوڵەتی نەتەوە دروستە چونکە پێیان وایە ژیانیان لە خەتەرە هەرچەنە لێرە تۆ ئەبێ یەکەم شت زمان فێربیجنا هیچی شکل نایە ئەبێ فێری عادەت و تەقالیدی ئێرە بیت لەگەڵەوەی ئەمانە دەوڵەتی سربەخۆیان هەیە سنووریان هەیە سیادەتیان هەیە ئەندامن لە وڵاتانی یەکگرتووە لە ناونەتەوەکانە بەڵام لە عینی کاتا ئەو ترسا هاتتە سەریان کە دەڵێن ئێمە ئەبێ ئەم خەڵکە لێرە دوورخەیتەوە بە هەر وەسیلەیەک مەسەلەن هیوای تیاڵە 350,000 سێ دەفتەر و نیو دێنێ بەس بۆ ئەوی بڕۆی لێرە ئێقابلە ئەمانە بەم هەموو قودرەتی عەسکەری و سنوور و زمان و شتێککە هەیەە تۆ بڵێ ئەو دەڵاڵانەی لای خۆمان عاقڵتر بن لەمانە باشە پارەی حەڵاڵە ئەمە نانی حەڵاڵە تۆ پاک فرۆشی باشە ئەو چی جوابی ئەو هەموو کەسوکاری شەهیدەیەنەوە کە کوڕەکانیان لەسەر ئەو خاکە کشید کرد باشە ینی کا خالیت مەترسیەکەی تو ئەوەیە ڕۆژێک بێ کە شارەکان هێرێمی کوردستان عەرەب تەحەکومی پێوە بکە کاکە گیان ئەوانە ئەوەتی هەن لە یەکەم جوڵەیانە لە جززیرەی عەرەبیەوە کە هاتوون ئیشی ئەمانە بەس داگیرکردن بووە خۆیان بە زمانی خۆیان دەڵێن ئەڵێ ئێمە نانی حەڵاڵ نامانوێ پەیدا ئەڵێ لە قانونی قەبیلە و عەشرەتی ئێمە ئەگەر نەچین شوێنێک نەگرین نەیکوژین نانەکەی نەخۆین ئەو ڕۆژە سەرحەت ناکەین ئەمە کولتورە کولتور کاکە ئەوە کولتوری ئەوان ئەڵێ بگرە لێدە بکوژە بخۆ ئێستا ئێوە من تێ ناگەم ئایا ئەم پرسیارە ئایا خەتەرە چۆن خەتەر تۆ ئەم کەرکووک ئێستا ئەو وەزع کەرکووکی کەرکووک هەمووی ڕای کردوهاتۆ بەرە هەولێر و سلێمانی ئەوە حاڵە کاکە جان ئێمە ئێستا لەوانین باسی ئەوە بکەین بڵین ئایا خەتەرە یا خەتەر نییە ئێمە ئێستا لە ناو وەزعەکانی کە خەتەریەکەتەکانی دەرکەوتووە ئەو کەسانەی کە خانوو ئەرزەف هەن بۆوانە ئەوانە بێ پێیان بوترێ لغم فرۆش ئەوانە ئەلغامە چێن لە کوردستان بڕۆ لە خەڵکی کەرکووک و گەرمیان بپرسە ئەوانە باش شارەزا بوون لەسەر سنوور زانان عەرەب چییە ئەڵێ بە عەرەب مەدە مەرحەبا هەم ئەبا هەم ئەخوا کاکە جان ئەبێت ئەوانەی کە خۆیان جێل کردو و خۆیان داوە لە جێلی ئەوانە دادگایی بکرێن چێ ئەمانەی هێناو بووە ئێمە بۆچی ئاوارە بووین لە وڵاتی خۆ لە دەسەدەستی ئەو عەرەبانای ماوە ملیۆنێک کورد لە دەرەوە ڕای کردو لە دەست عەرەب ڕای کردو ئەم سیاسیانە خۆیان بێدەن کردو و على ئەساس مەوزوعەکەیەنە دەست ئابار ڕۆشنبیران قسە بکەن لەسەر خۆیان بۆ قسەنە دا ناوەشن عیب ناکەن کا خالی تۆ پێ دوایە کەواتە ینی پێ دوایە بێ بە یاسا ئەم بابەتە حەلکرێ لە سەرەتای بەرنامەکان ماژت بۆ کرد چەند یاسانەگە بێن بە پێیاسا حەل بکرێ لەگەڵ ئەوەشدا ببێ بە نەرید ینی بەڕاستی ئەمە نمونە زۆرە ڕۆژانە دەیبینین هاوڵاتیەک بۆ نمونە
کرێچیە کوردەکەی دەردەکا عەرەبێک دەخاتە جێی لەبەرەوەی 100,000 دینار زیاتری دەداتێ 200,000 دینار زیاتر کرێی دەداتێ ینی پێدوانیە وەکو کللتوریش دەبێن بابەتەوە شیاریمانە بێ کە ینی بۆ پارە ئەوەندە خۆمان بچوک نەکەینەوە کاکە ئەوە شتە بچووکەکانە ئەوە بە خەریکی ژیانی خۆیەتی موجان لێ بڕیەوە ناچارە چێت 100,000 زیاتری باتە یا بوو من باسی سەرچاوەکە یەکەم ئەمە لە سەرچاوەوە ئەبێت بگیرێت ئەو کەسانەی کە ئیمزایان کە دۆبێت دادگایی بکرێن باشە کا خالیت کەواتە ئێمە ینی چۆن وا بکەین مەسەلەن ئەمە وڵاتیانە دێن تۆ وڵاتێک دێ و ناتوانێت ڕێگە بگریلەوەی کە خەڵک بێت بەڵام کە هات تۆ چۆن وا بکەی لە نێو خۆتا بیتوێنیتەوە ئەگەر نەش بێ بە کورد کە نابێ بە گورد هەرگیزە و بەڵام لانی کەم کوردەکەی تۆ نەکا بە عەرەب لانی کەم فێری زمانی بکەی فێری کللتوری خۆتی بکەی وا بکەی لە نێو کللتورەکەی تۆدا ینی ئەو شەرم بکە لە برۆ ئێمە چوار کە زمانێ جوابی ئەو بینەوە بە عەرەبی ئەو خۆی فێری کوردی بکە کە ئێستا ئەوەی کە ئیمزای بۆ کردوون قوتابخانەیان بۆ بکەنەوە ئەوە ئەبێ دادگایی بکرێت هەر کەسێکە چونکە تۆ کە ئەچی بۆ وڵاتێک ئەتەوێ ببی بە خەڵکی ئەوێ لە حەدیث و لە قورئانی شا هەیە ئەڵێ من عاشر قوم 40 يوما صار هەر میلەتێک کە تەعاملی کرد لەگەڵ میلەتێکی ترا فێری زمانیان بوو ئەبێ بە بەشێک لەوان ئێوە لە جاتیەوەی چەند قوتابخانەی کوردیان بۆ بکەنەوە لە هەر جێتوویەکە کە بۆیان نەکەنەوە ئەم شارانەی دروستان کردووە بە ناوی ئەڵمانی نازانە قسەخۆڕانەوە لەناو لەژێر هەر بینایەکە قوتابخانەیەک بۆ مەقاولانە بکەنەوە کە قانووە فرۆشن بەهات کە فێری کوردی ببن ماڵەکانێک اینجا تۆ مەسەلەن چۆن مەسەلەن تۆ مەسەلەن ڕێگە ئەدەی بەوەی کە بەبەر چاوی خۆتەوە شارەکانت تعریب بوون خەڵکی خانەقین ئێستا بە عەرەبی قسەکەن خەڵکی دیالە خەڵکی شوێنەکانی تر تۆ بڕۆ مێژوو بخوێنەوە ئەو شوێنانە هەمووی لە بەسڕەوە هەتا ئەگاتە زاخۆ هەمووی کورد بوو ئەو وڵاتەیان وا لێ بچوو کردیتەوە یەگەی ڕۆژ بە ڕۆژ پارچەیەکی لێ خۆن بە ناوی هین برایەتیەوە بابەجان ئەوانە ئێمە 1000 ساڵە تەجروبەمان لەگەڵان هەیە یخۆ بە زۆر نییە یعنی ئەم برایەتیە بەزێمە بڕۆمان پێێتی کا خالیت ئەوان بڕایان پێی نییە کاکە جان برایەتی زانی چی لەسەر خاک تۆ لەسەر هەر شتێک لەسەر هەر شتێک ئاستی بکەی لەسەر هەر شتێک تۆ ئەتێ کەسابەت بکەی ئەچی خۆ دەفرۆشی ئەچی نازان چێ بەس دایک نافرۆشتە تێگەی خاک دایکە ینی دایک فرۆشی کەی ئەمە کەی معاملەیە ئەمە کەی کاسبیە ئەمە بازرگانی ها ئەمە چی ئەم لۆغمەی داناوە بکە بە خشکەی بەبێت تەقە هاتوو ملیۆنێک و 1 ملیۆن هاتوونەتە ناو شارەکانمان نە زمان فێرە بن نێترا بە زمانەکەن نە بڕواان بە کوردستان هەیە ساش پێڵەن شیمالی عێراق هەر کەسێ بوتی شیمالی عێراق بێ ئاسایش بیگرێ و بینێرێتەوە تۆ کە دەیتە هەر وڵاتێک بە درێژایی من ژیانم چووەتە هەر وڵاتی یەکەم شت زمان نەزانی ئەو وڵاتە بۆ نییە نەکار بکەی نەبخوێنی نەهشتێکی قابل ئێمە لەمانە دیموکراتی تبی بۆ ئەمانە هیچ ڕەشەیەکی داگیرکاریان لەسەر نییە سنووریان هەیە دەوڵەتیان ئێمە دەوڵەتمان ئێمە ناتوانین تەقلیدی وڵاتان بکەینەوە وڵاتانەی کە سیادەتیان هەیە چکە ئەوان هەمیشە لە شوێنی خۆیانان و هەمیشە سیادەتی خۆیان هەیە لەگەڵ ئەوەشە ئێستا کەوتونەتە دەرکردنی هەموو جۆرە بێگانێت کە نابێ لێرە بمێنن بە پارە بە خۆشی بە هەرچیە بێ دەریان بۆی کاکە جان ئەمە ئەو کەسانەی کە لە سەرچاوەوە لە ئەساسەوە ئەم کاریان کردووە ئەمانەوێ بانک کرێن دادگایی بکرێن تۆ کابرایەتی داما و ژوورێگای بکرێ ئەوە هەر مۆزوع نییە قەزەکە ئەوەیە کە ئەمانە لە ئەساسەوە ئەوەی ئەم کارەی کردووە ئەمانە خەڵکانێکن کە خیانەت لە خوێنیان تێگەی یعنی تۆ ئەگەر خائین نەبیت
کەسابە دەکەی بەسەر ئەرزی نەتەوەیەکەوە تۆ حەقن نییە ئەوە مڵکی گشتیە 1 ملیۆن کەس بۆڵخات تۆ جنێوە دەی بە شەهیدەکانمان تۆ تەعادایان لێکرد کە ئەمانەیە دیجی سەرروجە سەرخات بکەیان کاکە جان من نە ئەنسوری نە ڕەگەز پەرستم لە دژی هیچ نەتەوەیە ئەمە ڕێسیزم نییە کا خالیت نە کاکە جان ئەوانەی کە دەوڵەتیان نییە ناتوان ڕازیز بن ڕازیز زین چییە و خەڵکەکە خراپ لە وشەی ڕەگەز پەرستی شتێکشتو بابە ئەو وڵاتانەی ناسیۆنیان دەکەن نایشن وڵات ناتوانانی پێیان بڵی ڕەگەز پەرست چونکە هیچیان نییە ڕەگەز پەرست تۆ ئەرزەکەیان لەژێر معاملایە ڕازیستی چی کابرا تۆ هەرچی باڵندە و تەیر و حەیوان و سەگ و پشیلە هەیە بڕۆ سەر هێلانەکەی جان چۆن پەلامارکە ئەمە هینە نوتفە و غەریزەی ئینسانیە هی حەیوانە هی تەیر و تیورە یعنی من هەنێک کەس باسەکەن ئەمە باسی سیاست ناکەن با بە سیاست هەموو ژیانمانی داگیر کردووە سیاستە معاشەکەی تۆ بڕێت سیاستە معاشت دەیاتێ سیاستە دەستی خسۆتە ناو هوونەرەوە تێگەی کیان پێخۆش بێ ئەیکەن بە ئەوە فلیمە هندی کیان پێ ناخۆش بێ پشتگوێ خەن تێگەی سیاست دەستی لەناو هەموو شتەکانە ئەو کەسانەی کە دەڵێن من حەقی سیاستم نییە درۆ دەکەن بابە تۆ خاکەکەت داگیرەکەی چۆن قسە چۆن دەنگ ناکەیت معاملە بە خاکتەوە پێ خاک ینی شەرەف ینی دایک ئەوەی قەترەیە شەرەفی هەبێت یەک قەتە ئەمە قوڵ ناکە ئەوەی بێشەرەفی شەبا پیرۆزی بێت سپاس دەکەم کا خالیت سەربەڕێز کا خالید ڕەشید هونەرمەند سپاس دەکەم بێگومان ئێمە هەمیشە وەکو کەناڵێکی نەتەوەی نیشتیمانی ینی گرنگی بەم پرسە دەدەین لانە مەترسیدارەکانی ڕوون دەکەینەوە وە ڕێکارەکانیش باز دەکەین کە چی بکرێت بەرامبەر بەم پرسە ئەوەی کە بەڕێزت باست کرد لە ڕووی قانونیەوە دەکرێمە داڕشنەوەیەک بکەین بۆم پرسە ئەوەیە کە وا بکەین ناچاریان بکەین خۆیان فێری زمانی ئێمە بکەن خۆیان لە کللتوری ئێمەدا بژین لە نێو کللتوری ئێمەدا بن نەگەوە ئەوان خۆیان بە میلەتی سەردەستە بزانن زۆر سپاس دەکەم سپاس کە لەگەڵمان بکە خالیت زۆر سپاس بۆ سپاس بۆ ئەوانەی کە سێمان زۆر سپاس دەست خۆش بێ سپاس